ئەوە جزدانی کەسێکی خاوەنکارە ڕەنگە مۆزەفێک بێ بەڵام بەتاڵە ڕەنگە لە من بپرسن بۆ بەتاڵە یاخود هەر وەڵامەکە لە لای خۆتان بێ بڵێن ڕەنگە موچەی وەرنەگرت بێت یاخود موچەکەی کەمە و بەشی ناکات بەڵام لە ڕاستیدا وانە ئەوە جزدانی کەسێکە کە تا ئێستا نازانێ پارەکانی چۆن پاشەکەوت بکات ئەمڕۆ لە مایکی دیمەن باسی پاشەکەوتکردنی پارەکانمان دەکەین بۆ نمونە ئێمە ئەگەر داهاتی مانگانەمان 100,000 بێ لە 100,000ەوە دەست پێ دەکەین تاوەکو هەمیشە پارە لە ناو جزدانەکانمان هەبێت دەبێت شتێکی لێ پاشەکەوت بکەین گریمان 100,000 داهاتی مانگانەتە 30,000 پاشەکەوت بکە یاخود ئێوە ژنومێردێکن موچەی مانگانەتان 1 ملیۆن دینارە 150 لە ئەو 150 لە خۆت مانجێ دەکاتە 300,000 لە ساڵێک 300 فی 12 پارەیەکی باش دەکات ئەمە چۆن دەکرێت ئەمە بەوە دەکرێت کە کۆنتڕۆلی ئەو خەرجیەی خۆت بکەین و ئەو پێداویستیانەی کە پێویستە لیستیان بۆ دروست بکەیت هەر کاتێک دەچیە بازار بە کەیفی خۆت بەناو نەکەوی ئەوەی حەزت لێبوو بیکڕی هەوڵدا ئەو شتانەی کە پێویستە بیکڕی ئەمڕۆ لە مایکی دیمەن باسی هۆکاری پاشەکەوتکردنی پارەکانمان دەکەین ئێمە چۆن بتوانین پارەکانمان پاشەکەوت بکەین تاوەکو جزدانەکانمان هەمیشە ئەگەر پڕیش نەبێت شتێکی کەمی تێدا بێت بۆ ڕۆژی تنگانە لەگەڵمان بن. پار پێرار دەم کرد ئەوسار پێم ناکرێتن قسەبرانەوە گوترا لە قەدەر بەری خۆت پێت ڕاکێشا خواردنێک با بچوان بە 200 دلار بە زۆر بەحتیادی دەچوین جەمالێ نەبووچکە ئیشەکە هەبوو مەفروزە پلانێک دابنێن شتە زەروری و حەزەکان لێک جیاواز بکەنەوە. شەوت باش چۆنی؟ شەوت باش بە قوربان خێر بێسەر چاوان. سوپاس دەکەم. پرسیار دەکەم ئێمە چۆن بتوانین پارەکانمان پاشەکەوت بکەین یاخود ئەو داهاتەی مانگانە هەمانە چۆن خەرجی بکەین. ئوستاز سەرەتا بە خێراتتان دەکەم ئەوەلین شتە و ماگانە لۆ نمونە 150,000 هەیە لەو 150,000 دەبی دابەش خۆت بکەیت مەسەلەن 50,000 لۆ مەسروفی ماڵەوەیە 50,000کە دەبی پاشەکەف لە مارێ دانێ ئەوە نەخۆشیە سەرێشێ 1000 شتە دەبی لۆ جێبەجێکەی 50 دیش نمینە 250 100مان ئەوە لای 50 لەلایەک 50 لەلایەک 50 دیشن لۆ ڕۆژانێ ئا پێداویستێکت هەبیتن جێبەجێکەی هەتوو خەرجەکانی خۆت چۆن دەکەی بۆ نمونە ئەو شتانی کە پێویستە چۆن دەیکڕی ینی پلانی لە بۆ دادنی یاخود بۆ نمونە لە سەڕی خۆت هەر شتێک ببینی و دەیکڕی هیچ شتێک لە وڵاتی بێ پلان نابێتن دەبیت لە هەموو شتێکی یەکەم جا پلان دانێ چکە قسە وەکو قسەکردن وە قسەکردن پێشەوە لە قورگ بێ دەبێت فکری لێ بکەیەوە ئەوەش پلان دانانە ئیشەکەی سام سەر بەخۆ بچم بەسەر نمونە من 10,000 دینارم پێەیە بچم نای بچم 12,000 سەر بکەم پێم نییە دەبی هەموو شتێک بە بەرنامە بی لە ژیان کە بەرنامە نەبوو سەقەت دەژی دوایە ساوکاریە تو دەیکەی داهاتێکی محدودی هەیە مانگانە با بڵین مانگانە 300 تا 500,000 دینار داهاتی ئیشەکەی جەنابتە لەو 300 تا 500,000 دینارە چۆن خەرجی دەکەی چەندی لێ هەڵدەگری و چەندی دەکەی مەسرفی ڕۆژانە ئەگەر ئەم 500 مەبیتن بەلایکمی دەبی 150 هەگرم 350 دیش سەر دەکەم بە پێی پێویست و ئەو شتانە کە پێویستم پێیتی جێبەجێ دەکەم پێشتر وات کردووە یاخود ماوەکەوا دەکەی ینی ئەو کارێک کە دەیکەی نەتیجەکی باشی هەبووە بە قورآن ئەو ئیشە لەوەتی قسێک بازارمە معاش نماوە دەکەن ئەگەنا پێش دەمادابەرێ مشکلەمان لەوەی نەبوو وەزستا لەوەتی معاشەکە نما ئیش نمایە دەی بە بەرنامە بژی چکە زێسی قەی نییە نازانین سلێ دێتن ئەو ڕۆدەژی بە نازانین سمێنە چیت بە ساعتیە ئێستا تەماشا بکەین زروفەکە بەخۆی لە حالەتی تەقەشوفە یعنیەوە هیچ قسەی لەسەر نییە بەڵام باسی ئەوەت کرد گوتت لەوەتی ئیش نەما ئەوها دەکەین باشە ئەدی ئەو کاتانی کە ئیش هەبوو وامان بکرد بە ئێستا داهاتێکی باشترمان نەدەبوو لەو زۆرۆفە خراپەی کە تێداینە ئەو پارەی کە پێشتر پاشەکەفتمان دەکرد لەو کاتێکی ئیش زۆر بوو ئێستا بەبێ خەم و بێسرحەتی خۆمان سەرفمان دەکردوانە ئوستاز بزانەکەوە ئەمن ئێستا ئەو پارە ئێستان بەدەستم دەکەویتن یەک ماک
ئەمن ئەو وەختی بە 3 ڕۆژی بەدەستم دەکات فکرمان قەل لەو ڕۆژە نەدەکرد ئەمە هەمە بەسەبێتن یعنی کەس دۆ خیاڵەدانەوە مەسەرەن کوردستان قەیرانە چوای بەسەبێتن هەدەما گوۆیڵە کوی هاتێ باها بڕاتن یعنی بە کەیفە خۆمان سەرمانەکە ئێستاش کەوامالەتە دەبی فکر لە دو هاتوومان بکەینەوە ئەگەنا ناتانێت شەوت باش چۆنی زۆر سپاس بەخێر بێن سپاسەکەم پرسیار دەکەم لەسەرەوەی کە ئەو داهاتەی ڕۆژانە یاخود مانگانە بەدەستمان دەکەوێت لە چی سەرفیکەین باشە و ئەگەر پرسیارەکە لە جەنابەت بکەم ئەو پارەی کە دێتە دەستت زۆرینەی لە چی سەرف دەکەی وڵی طبعاان بە خۆمان ئێمە سایق تەکسین لێرە هیچ دەکەین ئەوجا ئەو مانگانەی کە دێتە دەستمان طبعاان زۆری بۆ ماڵەوە سەرف دەکرێت خواردنی ڕۆژانە ئەتر ئازووقە و ئەو شتانە دەکڕی بۆ ماڵەوە و جلوبەرگی منداڵان و ئەو شتانێ و پێم باشە خەڵک زۆر دەستی بە پارەوە بگرێت لەبەرەوە ئێستاگەر لە قەیرانین ویشەڵاوی شتێپەڕ دەبێت و پارە لە بەلاش بەس سەرف نەکەن و بەسەوەندە ئەتوو ئەو پارەی کە دێتە دەستت بە حکمیەوەی کە ساقی تەکسی تەماشا دەکەین پارەکەی ڕۆژانەیە ینی ڕەنگە لە ڕۆژێکدا پارەچی دیاریکراوی بێتە دەستی بە پلان سەرفیان دەکەی حتمما بەڵێ وایە بە پیلان سەرفیان دەکەین ئەوەی دەست دەکەوێت ڕۆژانە ئەگەر ڕۆژانە ئیشت باشبی مەسەلەن 10,000 ئەوانە هەڵدەگریتەوە لە ماڵ ئەوەی تریش هەڵدەگری بۆ مەسرەفی سیارێ مەسەلەن مەسرەفی منداڵ و ئەو شتانەیە ئێستا من ینی نمونەیەک دێرمەوە بۆ نمونە جەنابەت 500,000 دینار داهاتی مانگانەتە ئەگەر لەو 500,000 130 پاشەکەوت بکەیت ینی لە 100,000 30,000 دینار لە کۆی گشتی نزیکەی 150,000 دین ئەو 150,000 ڕەنگە سیارەکەت عاتڵبی ئەو کاتێک کە سیارەکەت عاتڵبی پارەی پاشەکەوتت هەیە لە مارێ داخلێک لە ماڵ ئەوکو داخلێک طبعاً لە ماڵەوە دایدەنەی محتاجەبی مەسەلەن مانگانە سیارەکەت عاتڵ دەبێت وەکو جەنابەت فەرمووی نەخۆشێکە برادێکە شتێکە تەکلیف لێکە قداوای قەرزێکت لێک ئەگەر بتوانانی هاوکاری برادر و خزمە و شتانە بکەی زۆر باشە ئەگەر 30,000مان لە بەڕگبی 10,000 سەرف بکەین و 10,000 احتیاط دابنین و 10,000 ینی مەسەلەن ئەوە هەر لە بەڕکمان بی 30,000 پارەکانمان دەکەینە سێ بەش 10,000 هەڵدەگرین لە ماڵەوە 10,000 لە بەڕکمانە 10,000 دەکەینە مەسرف ئەگەر بێت و ئەو 30,000 هەرسێکی پێکەوە سەرف بکەین ئەگەر سبینێت هیچ نهاتە دەستمان ناکرێت هەمووی پێکەوە سەرفکەی خۆتوەکو کابرانەیە ئەڵێ وای مرۆڤی خۆم و بەیانی خواکەریمەوە نابێت چۆن نەبێت ئەبێ حسابی هەموو شتێک بکات لەو ژیانە خوانەکردن نەخۆشیەکە سیارەت عاتڵە بێ شتێکە مووقفێکە برادێکە ڕوت لێکارەوە لێ ئەمە زۆرمەمان زۆر زار قسەکمان هەیە ینی کورد بەگشتی با بڵین بەگشتی ینی ڕێژەی دیاری کراو قسەکی زۆر هەیە ینی لەوتی ئەمن تێدەگەم ئەو قسەیە زۆر جێم لێ دەبی با ئەو ڕۆ بخۆین سبینێ خواکەریمە طبعاً خوا هەر کەریمە بەڵام خوا هەر کەریمە بەڵام من ئەگەر هەمووی بخۆم و سبەی دانشم لە ماڵەوە عیشیش نەکەم خوا خۆ بۆت ناڕژێنە خۆ وهایانە شەوت باش چۆنی شەو باش و بەخێر بێن و سلااوەشی بەهێز لە ئێوە لە ئیزاعەکەتان و لە مانجی ڕەمەزانمان و لە کوردستانەکی بەخێر و بە بۆمان قسەکەت بکە و سوالەکەت چییە؟ سپاس دەکەم پرسیار دەکەم لەسەرەوەی ئەو داهاتەی کە ڕۆژانە یاخود مانگانە بەدەستمان دەکەوێت قەز لە کوردستانە؟ بەڵێ لێرە چۆن سەرفیکەین و جەنابەت پارەکانت چۆن سەرف دەکەی هیچ پلانەکەت هەیە لە بۆ ئەوەی کە پاشەکەوتێکی کەم ئەمنیان حکوومەت ئەمن باس لە جەنابەت دەکەم ئەمن باس لە تاک دەکەم زۆر هەموم پێەیە ئەمن بەقەدەر بەری خۆم پێم ڕادەکێشم توانایەکم هەیە ئەگەر ڕۆژێ 20 پیداکەم 25 هەگرم
لۆ ڕۆژێک تەنگاوە ڕۆژێک دادێ ماری سبی لۆ ڕۆژی ڕەشا پێویستە ئەمە ئێستا ئەمە ئەو معاشەیەتمان ئەو پارێتمان ئەوەندە ئیش دەکەین ئەوەندە دێتە بەرگمان بە یەک زار هەموو لە ئاو نەکەین بە سەعاتێک و 2 ساعات و بەبعاوتی بتوانین پاشی کەفتێکی کەمێکمان هەبی لۆ ڕۆژە بەکەڵمان بێ محتاج بین ئەو قسە بەلانە گوترا لە قەدەر بەری خۆت پێت ڕاکێشا دیسان دووبارە سێبار دێنێمەوە ئەو پارێ هەیتمان چ معاشە چ ئیش دەکەین چ کاسبیە چ فەلاعە چ گەدایە چ زۆتیارە چ شوانە چ گاوانە چ معاش خۆرە چ ڕیسە چ قایدە ئەو پای لە بەرگماندا بە قەدەر بەری خۆمان پێمە ڕاکێشین ئەوەی سەرف بکەین پێویستەکمانە بە زیادە مەسرف نەکەین لۆ ئەوەی هەگرین نەکوسمێنێ پارەنێ معاشنێ محتاج بی یعنی ئاگاداری خۆ بی بەرێ لەبەرەوەی زیادە مەسرف زیادە مەسرف مەکە کاشی براو چاو لە چاوی مەکە ئەتو چاو لێ مەکە مژک چاو لە قازەی بکە نازانم چ ئەجا تو ئێستا بۆ نمونە پێویستت بە 1 کیلۆ چکولێتە لە بۆ جەژن نیو کیلۆی بکڕە ڕاستە بەێ پێویستی بەوەندەی ئەوەندەی بکرا پێویستیت بە قەدەر ئەوی خۆن ئەتو نەری ئەها سێسا ڕۆژ معتە زەولە و سێسا زۆر جێژنەیە پیرێژن بڕۆ برێ مارێ پڕەشیاکە لە شێ بینم ئالەشی بینە و ئەوەندە میشکی بکە ئەوەندە گۆشت بکە میوانەماندی کچەکان بێتەوە کوڕەکان بێتەوە دنیای سەراو بن مەکە لەو داهاتەی کە مانگانە دێتە دەستمان زۆرینەی پارەکانتان دوت سرف دەکەن بەخوا ئەمە ئیش کارمان لە بازاڕەیە ئەمە مێزمانەیە توانیشمانەی سیمکارتی هەر ڕۆژانە ئەگەڵ بخۆ بڕۆیەکە دەرچیتن مەمنونی خوێنە پاشکەوتمان نییە هە بخۆ بڕۆیەکە بخۆ بڕۆیەکە چۆن بۆ نمونات و بادای بنین لە ڕۆژێکدا 20,000 تا 25,000 داهاتە ئەو 20,000 تا 25,000 هەمووی بخۆ بڕۆی و سرف دەکەیتەوە ئێستا یەک بەخۆم مەسەلەنە من برێم کرێچیمە ئێستا تو 10,000 لۆ کری دادنەی بە پێنجی هاچووی دەکەی 10,000 من دار دەخوا یعنی پاشکەوتەکە نییە لۆمە نییە هەوڵە نییە ینی بیریشت لەوەی نەکردیتەوە کە پلانێک دابنەی تاوەکو هیچ نەبی لەو ڕۆژانەی زەربی 30 ڕۆژی بکەی مانگانە دروست دەبی مەزموعەک دروست دەبی بادای بنین 500,000 ینی لەو 500,000 ئەگەر شتەکی بەسیت لە 130 پارەکەی لا بدەینە لایچ لە بۆ ڕۆژی تنگانە پارەکەی بەکاربیێنین ئیسفادەی نابیتن ناتوانانی وا بکەی ناوەڵە دەرناچیتە دەرناچی قەرداریش دەبینەوە لەسەر دەرناچی با بێمە لایە و برادەر عەفوم کە بێمە ناوەتان بمبورەتخوا هەمان پرسیار لە جەنابەت دەکەم دەمەوێت پرسم جەنابەت ئەو پارانەی کە دێتە دەستت چۆن سەرفی دەکەی بە پلان سەرفی دەکەی یاخود مەسرەفی ڕۆژانە و ئێستا زۆر کەس هەیە حەزی لە هەر شتێکی بی ینی بەبێ ئەوەی بزانی بەرچی چەندی تێدایە دەچی دەیکڕی ئەجا دەمێ بزانم مەسرەفی تو کووە وڵی ئیشەکە ئیشی بازاڕێ ئیشی ڕۆژانەیە بەڕاستی ئیشی مەش لە بازاڕێ لە گەرگەشتیارانە ئێستا کەش گەشتیار نایەتن لەبەرەوە وەزعی کۆرۆنا ئەوەی ئیش زۆر زعیفە ئەوەندە پارێکە ئیش دەکەی مەسروفەکەی خۆتی لێ دەبێ دەرێ و مەسەلەن ئیمارێ و کرێخانی و ئەوانەیە پاشکەوتت نییە لەبەرەوەی ئیش زعیفە ئەگەر ئیش زعیف نەی مەسەلەنت دەتانی مانگانە شتێکی بەلادانی لە بۆ وەزع زەرورەکە عەمەلیاتەکە نەخۆشیەکە سەفەرەکە ئەوە بەس ئێستاکە ئیش نییە بەڕاستی ئیش زۆر زعیفە هەر ڕۆژانەی خۆت دێتە دەرێ دێت و نایە تۆ حالێ ئێستا و برادەرە باسی کرد دەرێ ئێستا ئیش نییە لەبەرەوەی بخۆ بڕۆیە باشە ڕەنگە چەند ساڵێک پێش ئێستا ئیش هەبوو ئیشی باشیش هەبوو ئەگەر ئەو پرسیاری ئێستا ئامادەیکەین لەو کاتی تطبیقمان کرد بە بۆ نمونە پلانمان لە بۆ خەرجەکانمان دانابا ئێستا لەو بارە نەخوازراوەی کە بەگشتی هەمومان تێداینا پارە پاشەکەوت کراوەکانمان سوودی نەدەبوو طبعا سوودی دەبوو بەڕێ وەڵام بەزەمەش نەمان دەزانی عنی بازارەکە ئەو های لێ دێتن و دەبتە کەرنتین و ئێستا ئیشیمە لەگەر عارەبانە ڕاستی ئیشیمە لەگە عارەبانەگە عارەبەکە بێتن ئیشیمەش دەبتەوە گەشتیار بێتن ئیشیمەش دەبتەوە ئێستا ئەگەر جارە چی دیکە ئیشەکە باش بیتەوە ینی ئامادەی پلانێک لە بۆ خەرجی ڕۆژانەکانی خۆت دابنەی تاوەکو ئەگەر خوانە خواستە قەیرانە چی دیکە تووشمان بوو بتوانی پارەکانت بڕێ کۆپێکی سەرف بکەیت بێگومانە ڕێوەڵە ئەمەشمان زانی بە ینی ئەو سارە و های لێ دێ و کەرنتینەوە نەخۆشیە دیسان سەر هەردەگرتەوە ئەوی خۆمان دەکرد و حیسابێکی خۆمان دەکرد ئێستا تو بیرت لەو مۆزوعی کردیتەوە یاخۆت لە ئێستادا دەتەوێتەوە بکەیت چکە زۆر جار ئەها مەسەلەن شتەکان ئیستیسنا یعنی ڕوودەدا ینی بە خۆمانی لە بۆ حازر ناکەین بەڵام هەموو شتێک ئەگەر خۆمانی لە بۆ حازر بکەین ڕەنگە نەتیجەی باشی هەبی طبعا ئەگەر خۆمان لە حازکەین ڕووناداتەوە شتە ئێستا من یعنی پار پێراری شەشی گەلە باشە بوو یعنی ئەم ڕۆژانە 700,000 هەبوو ئێستا بەو ڕەمەزانەی ڕۆژێکە 10,015 زاریشکە مەمنونی خوایمە طبعا ئەرێوەڵە فکرم لێ دەکردەوە ینی ئەوەی پار پێرار دەم کرد ئەو سار پێم ناکرێتن هەمان پرسیار لە جەنابەت دەکەمەوە ئەگەر ئەو کاتانی کە ئیشەکەت باش بوو بە پلان
خەرجی ڕۆژانت بکرد بە ئێسانە دەتوانانی شتێک شلا بدەیت لە وەزعی کە ئێستا تێدا بەکەلکت باتوە بەخۆی بەس بەفکری من بەڕێی من ئیمە کوردی خۆمان زۆر زوو مەغرور دەبیتن ئەم لە ڕۆژێکی 500 دلار بەخوای جاریەوە بۆ 700 دلارم هەبوو هیچم نەکردە بەرنامە دەیە لە گوتم ئیشێ و جێ کەشمان گەشتیاریە و لێر گەشتیاریە خەرک دێت و ئیشەکە هەبوو وای تەبعا نەگەر ئێستا کە ئەو وەختەی بێتەوە ئێستا سیستەمەکی دادنێ مەسەلەن لە بۆ مەسروفاتی خۆم و لە بۆ ئەو پارەش بتانم کە پارەی هەگرم لە بۆ کاتی زەروش بەرەوە 500 دلاری کە ئەو کاتی داتە دەستت بەڕەمەکی یعنی بۆ نمونە بکەیفی خۆت سەرفت دەکرد زۆر بە احتیادی یارە وڵی مەسەلە نەگەرێ خواردنێک با بچوبان بە 200 دلار بە زۆر بە احتیادی دەچوین جێمالێ نەبوو کە ئیشەکە هەبوو خۆشیش بوو زۆر خۆش تەبعانەدی ئەتو هەرچێکە دوێتن خۆشە وانێ بتانی لە ئێستادا ئەگەر بە پلان ئیش بکەین ڕەنگە بتوانین لە مانگانەیەکی زۆر کەم یاخود لە ڕۆژانەیەکی زۆر کەم بۆ نمونە 20,000مان پێم 20,000 ڕەنگە ئەگەر خۆمان بگرین کۆنتترۆلی مەساریفەکانی خۆمان بکەین 10,000 سرف بکەین ئەو شتێکە دوونێ بە 15,000مان دەکڕین ئێستا بە ئەو ڕۆبابەدەی بکڕین 5 لەوێ 5 لەوێ دەدەمینێتەوە کاکە دەنا 5 مانجێ دەکە 150,000 دینار ناتوانین بیکەین هەمومانەوەی ئەخر ناکرێتم لەبەر چ ناکرێتن ئێستا ئەو ئەساباتی ئەتوو کردت ئەو بەس لە مێش خۆ دەوهاالێ لەبەرچە لەوە مهنەکەی مە فەرقی هەیە ئەمە لە بازارڕینە باشە مەسەلە نەگەرەمە 20,000 ئیش بکەین ئەمە دەزانین 20,000کە بەشمە ئەگەرەمە هەر چەند پارە بێتە وەرکمان دەزانین بەشی چەند ڕۆژمان دەکاتن لەبەرچە لەبەرەوە ئیشەکە ڕۆژانەیە دیارنیە وەکو مانگانە نیە مەسەلەگەم مانجی 800 دلارمە بیتن دەزانم 200 دەدەمە کرێ 200 لە بۆ ئاچوم 200 لە بۆ مار دەتام 200 هەگرم بەس ئیشی مە ڕۆژانەیە باش ئێستا تو مانگانە بە تەخمینی 600 دلارت پێویستە حەسە بۆ قسەی کە تو کردت ئەگەر هات و مانگەک 500 دلارت بەدەستکەت ئەو کات دەکەی قەر دەکەین لە برادەرگ لە دۆستە خزمەتی قەر دەکەینە تاو کاتێ دێتە دەستمایت دەکەی ئەوە هەموو شتەکان دەگەڕێتەوە سەرەوەی کامە لە ڕابردوو هیچ پلانێکمان نەبوو لە بۆ ڕابردوو بەڕاستی بێ پلان بووینە بەڕاستی بێ پلان بووینە چونکە ئەوەی ئاوی دەفرۆشت لە ناو بازاڕێ احتیمالە ڕۆژی 30,000 بۆ ئاو فرۆش ئەدی کەسەکی دیکە مەسەلەن بە پێی ئیشەکەی ئیشی گەورەتر دەبی چەندیە ببی بە زۆر بێ پلان بووین و نەمانزانی یعنی شتەکەش زۆر کتوپڕ بوو نەمانزانی بەس ئەگەر ئەو وەختە دووبارە بیتەوە بە تاکی دەرکەسە و پلانێکی دادنێتن لە بۆژی بیرت دەوەی کردەوە کە پلان تەبع 100% شەوت باش بەخێر بێن سەرچاو خستەکەم پرسیارێکمان هەیە ئەو داهاتەی کە ڕۆژانە یاخود مانگانە دێتە دەستمان پێویستە چۆن سەرفی بکەین تاوەکو پاشەکەوتێکی لێ بەدەست بێنین و لە ڕۆژی تنگانەدا بەکاری بینین ئێمە دەزانین زۆر بەمان پلانمان نییە لە بۆ خەرجیەکانمان ڕەنگە داهاتێکی زۆرمان بەدەست بکەوێت بەڵام لەبەرەوەی بەبێ پلان خەرجی دەکەین پارەکە نەک ناگاتە سەری مانگ بگرە بەشی پێداویستەکانیشمان ناکات جەنابەت ئەگەر بەڕوونی قسەم لەسەرەوە بۆ بکەی چۆن بتوانین ئەو پارەی کە دێتە دەستمان بە شێوەیەکی تەندروست و زیادە ئیسرافی تێدا نەکەین هەر ئیش و کارێک کە پلانت نەبوو سەرکەوتو نابی لە بۆ نمونە وڵاتە کە بێ سەر دەبیتن ئەو بارانە هەر دەباری و ڕاستە لە کاتێکی زۆر دێ بە زۆریش دەڕواتن مەفروزە پلانێک دابنێن شتە زەروری و حەزەکان لێک جیاواز بکەنەوە بەڕاستی چکە ئەم ژیان بەردەوام نابی بڵێن بەرز و نزمی تێدایە خۆشی ناخۆشی تێدایە ئەمە تۆزە بگەڕێنەوە لە 2023 پارەی زۆر هاتە ئەو وڵاتەی خەڵکەکە فێر ببوو بێحەد پارەکەی سرف دەکرد لە هیکڕا لێی بڕا هەموو تووشی قەرد و فەرد و تووشی یەئس و ناخۆشی بوون ئەوجا پێویستە بەڕاستی ئێستا لە بۆ نمونە تەماشای سفرەی ناخواردنەکان دەکەن ئیسرافەکی زۆر لە ناخواردنەکان دەکرێت یان دێتە چێشخانەکی چێشخانەکە خواردنەکی زۆر و لێدادنێ پارەکی زۆرت لێدەستێنیتە بەڕاستی کێشەکەی مەش وڵات ئەمە وڵاتە چین بەرهەمهێن نینە یعنی بەکاربەرین ئەو پارە کە دەچێتە وڵاتان ئەوان ئیسفادە دەکەن زەرەرە یەکەم ملەتەکەیە ملەتەکە ئێستاوای لە هاتیوە ژن و مێت کار دەکەن هەردووچیان قەرزارن جاران یەک پیاویشی دەکرد نۆ منداڵی هەبوو ژنەکەشی بەخێو دەکرد زۆر بە جوانی یعنی بەس چ بوو جاران پلانەکەیان وا بوو ژنەکە هەڵدەستا چی بوو ئاوە تەماتە بوو مڕەبا بوو ساوار بوو گەنم بوو ئەوانەی هەموو لە ماڵی خۆیان دروست دەکرد پارەی زۆری لۆ مێردەکەی دەگەڕاندەوە
ژیان ئەوەندە ماندیبوون نەدەبوو ژیان ئەوەندە ئالۆز نییە بەڕاستی دەبێت خێزانەکان زۆر سەرز نەخەنە سەر ڕکلامەکان چکە ئەو ڕکلامەکان وەکو سەرخۆشکردنی خەڵکەکان وایە لۆ خۆیان ڕادەچێشن بەنجیان دەکەن یان دەبین دەچنە شوێنەکان ئەو بە بەرنامە شوێنەکانیان ئەوەندە جوان کردیە کابرا فیسەبیلی سناپەک دەچیتن لێوێن دەرقاوەک دەخواتەوە بە 10,000 بەس فیسەبیلی خەڵک پێی سەرسانبی بەڕاستی پێویستە ئینسان وەکو ینی خەڵک ژیان ئەوەندە لە خۆی قورس نەکاتن زیاتر گرنگی بە شتەکان بدەن کە زۆر پارەی تێناچیتن دەتوانین جێبداتە مۆسیقای دەتوانانی کتێب بخینتەوە وەرزش بکاتن سەردانی هاوڕێیەکانی بکاتن یعنی خۆشەکانی خۆی بەست لە مۆڵەکان نەبینتەوە هەر لە پارە سەرفکردن نەبینتەوە بەڕاستی جەنابەت لە سەرفکردنی پارەکانت زۆرترین پارەت لە چ سەرف دەکەی پلانت دانایە لە بۆ خەرجەکانت ئەمە ئێستا ئەوڕۆ زۆرترین پارەمان بەڕاستی لە بۆ خواردن دەڕوا بە دەرەجەیەک بە دەرەجەی دووەم ئەو کەیت کە دەمێتەوە سە خزمەت گوزاریەکانی بریتێ لە کارەبا و ئاو مۆلیدە و بنزین و ئەوانش بنزین و ئەوەش بەڕاستی کە ئەوەیە بارگرانێکی زۆرە لەسەر خەڵکەکەی زین لە وڵاتەی لە هەموو شتێک نەعەدالەتی هەیە هەتا لە سەرفکردن و لە داهاتەکەش نەعەدالەتی هەیە بەڕاستی کە ئەو خەڵکە وەکو کەسێکی چەنە دیتکۆ کە پڕ دەدەن هەموو شتێکی هەم ئەزمەکی دروست دەکەن لەسەر خواردن ئێستا ڕەنگە سێ ڕۆژێتکە خەڵک هەمووی پڕ دەداتە مارکێتەکان وەکو بڵی دنیا خراببوونە واش نییە لە خۆی یعنی خەڵکەکە پێویستە بەڕاستی ئەو پارەی دەستیان دەکەویتن پێویست ناکاتن کابرا لە ماڵی سێ قەمیسەوی یان 6 پانتۆڕی هەبی 10 پێڵاوی هەبیتن جاران لە گوندەچی یەک کەس ڕانگ چۆغەڵیە بە هەموو لە بەریان دەکرد پێویست ناکە ئینسان گەورەی خۆی بەس لە جلوبەرگ و لە ڕەفاهیەت و لە سیارەکەی ببینیتەوە بەڕاستی ئەوە شوای کردێ ینی دەشگەڕێتەوە لە بۆ ناحیەی سەقافەت و تێگەیشتنی ملەتەکەی ما یعنی کەسەکەوا دەزانی ئەگە قەسرەی بەرزینە بۆ خەڵک ڕێزی ناگری ئەگە جرکەچی کەشخەی لەبەر نەبوو خەڵک ڕێزی ناگری ئەمە زۆر جاران مشتری دێتەکمان دەڵێ جرکەکەم بدێ کەشخەم بکاتن یعنی بەس کات خۆی وانە بوو خەڵک گرنگی بە جلوبەرگ نەدەدا بەو دەرەجەی خەڵک زیاتر گرنگی بەلایەنیا کۆمەڵایەتیەکان دەدا بە خۆشەویستی دەدا بە خۆڕۆشنبیرکردن دەدا ئێستان دەبینی ملەتەچمە زۆر جوانین لە ڕووی ڕواڵەت لە ڕووی سیارە بەس کاتێک کە گفتوگۆی لەگەڵەکەی دەزانی بەڕاستی زگت پێدەستی کابراایکە هیچ پێنی هەژارە هیچ زانیارە چی نییە ئەم شەو لە مایکی دیمەن پرسیمان ئەو داهاتانەی کە مانگانە دێتە دەستمان لە چیدا بە زۆری سەرفی دەکەین ڕەنگە من یەکێک بووم لەو کەسانەی کە زۆربەی جار بە پلان پارەکانم سرف ناکەم بەڵام ئەگەر ئێمە پلانێک بۆ سرفکردنی پارەکانمان دابنین گلەیەکانیشمان کەمتر دەبێتەوە بۆ نمونە لە 1000 دینار دەتوانین ڕوبعێکی پاشەکەوت بکەین لە 100,000 هەر ڕوبعێک 25,000 دینار دەکات ئەو 25,000 ئەگەر هەر هیچ نەبێ بە کوردی گۆتەنی کونێکمان بۆ پڕ دەکاتەوە هیوادارم هەمومان لەو داهاتەی کە دێتە دەستمان ئەگەر کەمیش بێت پاشەکەوتێکی بەسیتی لێ بکەین و کورد گۆتەنی لە ڕۆژی تنگانەدا فریامان بکەوێت ئەم نەزوەر ئیبراهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هیوای پڕبوونی هەمیشە جیتفانەکانتان بۆ دەخوازم شەوتان شاد و خوداحافیز